لە ساڵی 2015ەوە هەوڵەکان بۆ کردنەوەی خاڵی سنووری سازان بەردەوامە، بەڵام تا ئێستا پرۆژەی پرد و ڕێگاکەی کاری تێدا نەکراوە. بەڕێوەبەری بەشی پلان و بەدواداچوون لە بەڕێوەبەرایەتی ئاوادانکردنەوە و نیشتەجێکردنی هەڵەبجە نوێترین زانیاری لەسەر خاڵی سنووری سازان و هۆکاری کارنەکردن لە پرۆژەکە ئاشکرا دەکات. دروستکردنی پردی سەر ڕووباری سیروان لە سازان کام پرۆژەیە ساڵی 2020 بجێ بۆ تەرخان کراوە لە ساڵی 21 پرۆسی تەندەرینی لە ڕێگەی پارێزگای هەڵەبجەوە بۆ کراوە، دراوە بە کۆمپانیای دەڵەمەڕ. کۆمپانیەکەش لە ساڵی 2022 دەست بەکار بووە، ویستوێتی دەست بەکار بکاتایە، بەڵام لەبەرەوەی کە سەرێک لە پردەکە کەوێتە ناو خاکی سنووری کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕەزامەندی نەدرا کە دەست بەکارەکە بکرێ. ئەوە بوو بڵێن ئەو پرۆژەیە ڕاگیرا لەو ساتەوە تا ئێستا هەر دەقێگە و ڕەزامەندیە وەربگیرێ لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕێگە بدرێ ئەتوانرێت دەست بەکار بکرێتەوە. بەنسبەت پردەکە لەبەرەوەی کە پردەکە سەرێکی لە پردەکە کەوێتە خاچی ئێرانەوە پێویستی بە ڕەزامەندی کۆماری ئیسلامی ئێران هەیە، لەبەرەوەی کە لەو بەری ڕووباری سیروانەوە ئەوەی کەوێتە سنووری کۆماری ئیسلامیەوە هیچ هەنگاوێک نەنراوە بۆ دروستکردنی ڕێگا و یان خودت هیچ جۆرە کارێک لەو سنووران نەکراوە، ئەوان ڕەزامەندیان تا ئێستا نەدا. لەناو خەڵک داوا بڵاوە ئێران و عێراق و هەرێمی کوردستان ڕەزامەندیان نیشان داوە بە دروستکردنی خاڵی سنووری سازان لە سنووری پارێزگای هەڵەبجە، بەڵام بەپێی زانیاریەکان ئێران ڕەزامەندی تەواوی نیشان نەداوە. ئەوەش هۆکاری ڕاگیران و دەستپێنەکردنی پرۆژەکەیە. بەکردنەوەی مەرجی سازان هەڵەبجە بێ بە گەورەترین ڕێڕەوی بازرگانی نەک تەنها بۆ سنووری پارێزگای هەڵەبجە بەڵکو بۆ تەواوی گەرمیان بۆ سلێمانی بۆ بەشێکی ڕۆژهەڵات و بۆ ناوەند و باشووری عێراقی جووە کاریگەرێکی زۆر باشی دەبێت بۆ تەواوی خەڵکەکە و منتیقەکە. ئەمە دەبێتە هۆی ئەوەی کە بەشێکی زۆر لە بازرگانەکان کارەکانیان پیشەکانیان بازرگانەکانیان بێنە سنووری پارێزگای هەڵەبجەوە بەشێکی زۆر لەو ڕێژە بیەکاری کە لە سنوورەکەدا هەیە بە کەم بێتەوە کاریگەرێکی ڕاستە و خۆی لەسەر تەواوی سێکتەرە ئابوووریەکانی پیشەسازی و کشت و کاڵ و بازرگانی هەموو بەشەکانی تر هەبێت. خاڵی سنووری سازان لە سنووری پارێزگای هەڵەبجەیە و لەسەر ڕووباری سیروان لە ناوچەی سازان دروست دەکرێت. درێژی پردەکە 22 مەترە و ڕێگاکەی لە ساڵی 2023 822 ملیۆن دیناری بۆ تەرخان کراوە، بەڵام تا ئێستا وەک یەکێک لە گەورەترین و کاریگەرترین خاڵە سنووریەکان کە جموجوڵێکی ئابووری و بازرگانی بە هەڵەبجە دەدات دیار نییە کەی پاچ لە پرد و ڕێگاکەی دەدرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.